بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تاوانی ئەنفال کە لەلایەن ڕژێمی بەعسەوە بەهشت قۆناغ لە ساڵی 1970 دژی ئێگەلی کورد لە باشووری کوردستان ئەنجام درا و تێیدا 182,000 کەس ئەنفال کران. لەبەر دوای 33 ساڵ لە تاوانی ئەنفال تاوکو ئێستا زامی کەسوکاری ئەنفالکراوان ساڕێژ نەبوو و کەمترین ڕووفاتی ئەنفالکراوان گەڕێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان. هەروە ئەو ناوچانەی کە ناوچەی ئەنفالکراون تاوکو ئێستا لە ڕووی خزمەتگوزاری سەرەتاییەکان بێبەشن. لە بەرنامەی ئەمڕۆ قسە سەرم پرسانە دەکەین بە میواندارێک لە ئەبەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی دکتۆر فەرمان زاهیر مامۆستای زانکۆ و کەسوکاری ئەنفالکراو، هەروە لە هەولێرەوە مامۆستا عوسمان کانی کوردەی ئەندامی لیژنەی پەرلەمانی کوردستان بۆ بەرەوەچوونی داخوازی ناوچە ئەنفالکراوەکان. لە کەلاریشەوە سمکۆ سابیر توێژەری بواری ئەنفال، هەروە جێگری سەرنووسەری گۆڤاری ئەنفالستان لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاک دکتۆر بەخێر بێنێک سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، باس لەوە بکەین دوای 33 ساڵ لە تاوانی ئەنفال دۆخی کەسوکاری ئەنفال کراوان یاخود ئەو ناوچانەی کە زۆرترین قوربانیان داوە بۆ گەلی کورد چۆنە؟ ڕاستیە من سپاس بۆم دەرفەتە مخراتی میوانەکان شەکەم بەداخ و تای سەداخل نەبوون. لە ڕاستیە خۆت ئەزانی دوای 33 ساڵ دۆخی کەسوکاری ئەنفال لە چ بارودۆخێکایە. بەڕاستی کەس خۆی خۆزگی پێ ناخوازێ، بەڕاستی بارودۆخێکی خراپە. زانی ئەمڕۆکە مەسەلەن یادی ئەنفال کراوەتەوە بە چ شێوازێک. ئەمە ئەم یادکردنەوەیە بەڕای من یادکردنەوەیکی باش نییە بەم شێوەیە. یعنی بۆچی یادکردنەوەیکی باش نیە؟ بۆ نمونە بەرپرسانی باڵا ئامادەرمون لە چەند شوێنێکی جیاواز بڵین ئەم یادکردنەوەی هەبوو، ئەی چۆن باشە بڵین کە دەڵێ ئەم یادکردنەوەی باش نیە؟ لە ڕاستیە کاک حەشیمجان خۆتە زانی کەسوکاری ئەنفال ڕۆحیان بریندارە. لە ڕاستیە تا ئێستا بەشێکی زۆران لە چاوەڕوانی کەسوکارەکانیانن. بەڕاستی ڕاستە ڕژێمی بەعس نەماوە، بەڵام بڕوا بکە بازێکیان خەڵکانێک هەیە بە تایبەتی کەسە بە تەمەنەکان تا ئێستا هەر چاوەڕوانی کەسوکارەکان ڕۆژە ڕۆژان دەرکەوێت لە شوێنێکەوە مەسەلەن چۆنەڵی دەنگ و باسێکی دەرکەوێت. چکان دێجار باسەکرێت لە وڵاتانی دەرەوە و براونەتە وڵاتانی دەرەوە بە نمونە ئەوانی کە ئافرەت بوونە و فرۆشراون و ئەمانە. لە ڕاستیە من مەبەستم ئەوەیە کە ئەڵێم بەم شێوازە خراپە، چونکە ئێمە دین هەموو ساڵێک ئەم تەبعاً فلاشباک هەیە. مەسەلەن ئێمە ئەگەر لە ڕۆ دەرونیەکەەوە ڕەهەندە دەرونیەکەەوە تەماشای بکەین، عادەتەن ئەمانە زۆربەیان تووشی حاڵەتێکی PTSD بوونە، واتە تەنگەشەی دوای ڕوودا بوونە. یعنی تەنگەشەی دوای ڕوودا و کاریگەری لەسەریان ماوە بەردەوام فلاشباک ئەو حاڵەتە تۆ ئیخیتەوە ئەو بارودۆخە بەبێ ئەوەی چارەسەرێکی دەرونی معنەوی پاڵپشتێکی کۆمەڵایەتی دەرونیت کردوون. دەی جارێکی تر ئەم مەسەلەن ئەم بارودۆخەی بۆ دروستەکەیتەوە هەمان معاناتەکانی ڕابردووی بۆ دروستە بێتەوە. بۆیە یعنی لێرەیە مەسەلەن کێشەیە کە بەم شێوەیە یادکرێتەوە. بەڕاستی تۆ دەبێ لە خەموو ئازارەکانن تێبگەی. یعنی دەبێ ئەو کەسانی کە دەستیان هەبووە لە تاوانی ئەنفالە، مەسەلەن خۆتە زانی 258 مستەشار 423 کەس بوونە، ئەوانەی کە مەسەلەن فەرمانی گرتنیان بۆ دەرچووە، 258یان کوردن. هەتا ئیسەوە بەرچاومانەوە ئەسۆڕێنەوە. بەڕاستی ئەمە ناخی کەسوکاری ئەنفال ئازارەدا. بەڕاستی کە دەبینی تەنانەت هەندێکیان پۆستی باڵایان هەیە لە هەندێک حزب لە ناوحکوومەت. ئەمە بەڕاستی بارودۆخێکی ناخۆش دروستەکە بۆ ئەوەی کەسوکاری ئەنفال هەمیشە لە معانات تابێ، هەمیشە لە باڵێن بارودۆخێکی دەرونی ناخۆشا بێ. باش بەس وەکو لایانی دەرونی هیچ بڵین سنتەرێک چارەسەری بڵین هەم تەندروستی جەستەی و دەرونی هیچ خزمەت گوزارێکی ئەو تۆ نییە بۆ کەسوکاری ئەنفال کراون کە بەستەن دوای ئەم ڕووداوە تووشی تەنگژەیەکی گەورەی دەرونی بوون؟ وڵا لە ڕووی حکوومەت نەخێر شتێکی وا نابینین، چکە حکوومەت بەڕاستی بە ئەرچی هەڵنەساوە لەم ڕۆوە. ئەوەی کە دەبینرێ کۆمەڵی ڕێکخراوی NGOن ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنین هاتوون ئیش ئەکەن، مەسەلەن بۆ نمونە لە چەمچەماڵ لە کەلار لەمانە چەند ڕێکخراوێکەن. ئەم ڕێکخراوانە بەشێکیان خۆبەخشن کە ڕاستە فەندی دەرەوە وەرەگرن، بەڵام خزمەتیشی باشیان کردووە. بێگومان پاڵپشتی کۆمەڵایەتی باشیان کردووە بۆ کەسوکاری ئەنفال. خۆتە زانی کەسوکاری ئەنفال
ئەو کێشانەی ئەو کێشە دەرونانی کە تووشی بوونە بەشێکیان وەکو باسم کرد PTSD واتە تەنگەشەی دوای ڕوودا و هەروەها خەمۆکی دیپرێشن و هەروەها لەگەڵ ئەوەشا مەسەلەن دڵەڕاوشی گشتی ئەمە وای لە کەسوکاری ئەنفال کردووە ئەم با بڵێن لە کاتی خۆیان کە ئەم مەشهدانەی بینیوە خۆتەزانی هەموو کەسوکاری ئەنفال بڕۆ هەر خێزانێک دەگری چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە یعنی دنیای معانات و چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە لێرەیە ئێمە ئەمە وای کردووە کێشەی دەرونی بۆیان دروست کردووە تۆ لە هەمان کاتشا مەسەلەن تەماشاکەی لە حکوومەتی بەعز لە وردوگاکانە کوانی کردەوە کە کوانی کردەوە ئەمە وای کرد خەڵک لەناو چوار دیوارە مەسەلەن لەژێر فشارێکی دەرونی قورسا بێت لەژێر فشارە مەسەلەن سەیرەکەی لە ڕووی مادیەوە سفر بۆتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسوکاری لەدەستداوە لە ڕووی دەرونیەوە ئەم هەموو مەسەلەن معانات و فشارە دەرونیانەی لەسەر بووە ئەم هەموو چۆنەڵی سەدمە دەرونی بینیوە لێرەیە مەسەلەن تۆ ئەگەر بێت و خەمی نەخۆی بەڕاستی لە ڕووی دەرونیەوە ڕووی کۆمەڵایەتیەوە پاڵپشتێکی سەپۆرتی کۆمەڵایەتی نەکەی بەڕاستی بارودۆخی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت لەناو چوار دیوارە و لەناو ئۆردوگایەکە مەسەلەن سەوزاییتیان نیە خزمەت گوزاری وەکو پێویست نییە ناڵم هەریج نەکراوە کراوە بەڵام زۆر لە ئاستێکی کەم و لاوازایە باش بەس دەبێت چی بکرێ بۆ لایەنە دەرونیەکەی لانی کەم بەڕێز کە خۆت کەسوکاری بڵێن فالکراوی پسپۆرەتیشت لەو مەجالەدا هەیە دەبێت چی بکرێ بۆ نمە بۆ لانی دەرونی لانی کەم وەڵا بۆ لانی دەرونی وەکو باسم کرد پێویستیان بە سەپۆرتی کۆمەڵایەتی و دەرونی هەیە یعنی لە ڕاستیە حکوومەت دەبێت خەمیان لێ بخوا سنتەری چارەسەرکردنی دەرونی بکاتەوە لەو شوێنانە بە تایبەتی مەسەلەن لە شۆڕش لە با بڵێن ڕزگاری ئەو شوێنانی کە زۆرترین ئەنفالیان با بڵێن تێدایە هەڵبەت ناوچەکانی تریش هەر پێویستن بۆیە یعنی پێویستە با بڵێن کەسی پسپۆر ڕاهێنرا و بێنن یعنی کەسوکاری ئەمانە بەڕاستی ڕۆژانە سەردانی ئەم سنتەرانە بکەن بۆ ئەوەی چارەسەری دەرونی وەرگرن بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە تا ئێستا جۆرێک لە با بڵێن بیرکردنەوەیکی هەڵا هەیە لەوەی کە خەڵک تا ڕادەیەک ینی بەلایەوە عیبە مەسەلەن سەردانی دکتۆرێکی دەرونی بکە دەبێت ئەم بۆچوونە ڕاستکەینەوە بەڕاستی لە وڵاتانی ئەوروپا تەماشاکەی خەڵک بەسیترین کێشەی دەرونیە فشارێکی دەرونیە سەردانی دکتۆری دەرونیەکە لەبەرەوە پێویستە بەڕای من حکوومەت خەمێکی جددی لەم بەڵێ سوپاس دەکەم دواتر لەم وڵی بەڕێز کاک دکتۆر بچینە لای کاک سمکۆ ساویر کاک سمکۆ زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرنجێکت هەبێ لەسەر شێوازی یادکردنەوەی تاوانی ئەنفال ئەگەرنا قسە لەسەر مەسەلەیەوە بکەین کە بۆچی دوای 33 ساڵ تاکو ئێستا سنتەرێکی توێژینەوەی گەورە هەروە دیکۆمنتێکی باشی تاوانی ئەنفال نەکراوە. شەوتان باش سڵاو لە خۆتان و لە بینەرانی بەڕێز دیارە گومانی تیانە کە ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووی سەردەمی کوردی یادەکانمان شایستە نین بە قوربانیەکان ینی گومانی تیانە بەڵام ئێمە لە کام ڕوانگەوە باسی یاد دەکەین بۆی یادەکان فراوانترکەین و ژمارەی خەڵکەکان زیاترکەین یاخود لە ڕووی با بڵێن فۆرمی یادکردنەوەکە گرفتێکی گەورەمان هەیە ئێمە ئەم یادکردنەوەانە بەڕاستی یادەوەریمان بۆ دروست ناکەواتە کاتێک باسی یادکردنەوەکەین کە ئەم یادکردنەوە ڕاستەخۆ پەیوەندی بە یادەوەری کۆمەلگاوە هەبێەوە ئەم یادکردنەوە تێکی گشتی سەرتاسەری بۆی خەڵک بزانێ کە تاوانێکێ بە ناوی ئەنفال ئەم تاوانە تەنها مڵکی ناوچەیەک و گروپێکی کۆمەڵایەتی دیاریکراونیە بەڵکم ئەم تاوانە لە هەشت قۆناغی جیاوازە بەسەر هەموو ناوچەکانی کوردستانە فەرز کراوە بۆیە لایانی کەم ئەبێ لە سەرەتا ئەم خەمە ببێ بە خەمێکی ملی خەمی هەموو تاکەکان خەمی تێگڕای کۆمەلگای کورد و ئەگەر لایانی کەم بڵێن دەرەقەتی ئەوە ژنین کە تاوان لەسەر ئاستی با بڵێن ئەنفال لەسەر هەموو ئاستەکانی کۆمەلگای کوردیا بناسین بەو پێیە کە ئێمە بەشەکانی تر داگیرکراون یاخود ئازادیانتیانە بەڵام خۆلایانی کە مەتوانین لەسەر ئاستی باشووری کوردستانە بیکەین بە تاوانێک و ئەم تاوانە هەمومان بەیەکەوە هاو خەمکە و هەموو بە هێزی شوناسێکمان پێبدا بۆی کە ئێمە
ئەم تاوانە هێزێکمان پێبدا بۆ خۆ دروستکردنەوە بۆ بیناکردنەوەی خۆمان بۆ دروستکردنەوەی ماڵی خۆمان و بۆ دوجار بۆ یادەوەریی دەستە جەمعی ئێمە تا یادەوەری دەستە جەمعیمان نەبێ ناتوانین یاد بکەینەوە بەداخۆ لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئێمە نەمانتوانیوە نیشتیمانیانە کوردانە یادی ئەنفال بکەینەوە یادێکمان کردوتەوە ئەم یادە پڕی بۆ لە وتاری حزب پڕی بۆ لە بەڵێنی نامەنتەقیوە حرمەتم هەیە لە ڕووی بینەرانتان پڕی بووە لە درۆ ئێمە پێویستمان بە درۆکردن نییە بۆ گزارشکردن لە قورب بەڵێ کاکسمکۆ و دوجار یادەوەریی دەستە جەمعیمان پێ بەخشێ باشە بەس وەکو ئەوەی کە جگەلەوەی کە رخنەت لە یادەکە هەیە سەبارەت بە وەکو دی کۆمنت بۆ ژمارەی ئەنفال کراوان چی کراوە وەکو سنتەری توێژینەوە ینی دوای مەسەلەن 30 ساڵ لە حکومڕانی کوردی ئێمە هیچ سنتەرێکی توێژینەوەمان نییە کە توێژینەوە لەسەر ئەنفال بکات دی کۆمنتی بکات کتێب بێ فیلم بێ بێگومان بێویژدانی ئەگەر بڵێن کار نەکراوە بەڵام هەموو کارەکان بەڕاستی پەرتەوازن من بۆ خۆم ماوەی 20 ساڵە دیکۆمنت کۆکەمەوە ئێمە دامەزراوەیەکمان هەیە بە ناوی ئەنفالستان نتوانم بڵێم ئەم دامەزراوەیە تاکە دامەزراوەیەک بووە کە لەسەر ئاستی هەموو قۆناغەکان یعنی بە جیاوازی کارەکانی کە لە ڕابردووە کراوە بەڵێ کاری دیکۆمنتاری بکەین و گۆڤاری ئەنفالستان تایبەتە بە دۆکۆمنتکردن بەڵام ئەمە بەز نییە ئێمە ئەبێ دامەزراوەی نیشتیمانیمان هەبێ ئەم دامەزراوەی نیشتیمانیە سەرپەرشتی کۆکردنەوەی چیرۆکەکان بکە سەرپەرشتی کۆکردنەوەی حیکایەتەکان بکە سەرپەرشتی ئامار و داتاکانی تایبەت بە تاوانەکانی جینۆساید بکە بە تایبەتی ئەنفال وە کۆی دۆسیەکانی کە هەتا ئێمە دامەزراوەی نیشتیمانیمان نەبێ ناتوانین ببین بە خاوەنی داتا و ئاماری دروست بەڵام کێشەکە لەوەدایە ئێمە هەتا ئێستا پێمان وایە لەبەرەوەی 1970,000مان بۆ کۆنەکراوەتەوە لەبەرەوەی ئەم ژمارەیە کە وەکو خۆی دروست نییە پێمان وایە ئیتر تەواو ئەبێ لە گەورەی تاوانەکە کۆ بکەینەوە لە کاتێکە بەپێی یاسایی با بڵێن بەپێی یاسای ستانداردی جینۆساید نەبڕوای بە ژمارە هەیە و نەبڕوای بە مێژوو هەیە بۆیە ئێمە ئەبێ وەکو کورد ئەم خاڵە تێپەڕێنین ئیشمان بە ژمارە نەبێ بە فۆرمی ئیشکردن بگۆڕین و ئێمە ببین بە خاوەنی دۆسیەکەوە کورد خۆی خاوەنداری لە دۆسیەکەی خۆی بکە و ئەو کەم و کوڕیانەی کە لە ئێستا هەیە هەمویان چارەسەر بکەوە ئیشێک بک لێک کاتە شایستە بێ بە ڕۆحی قوربانیان و ڕێزگرتن بێ لە کەس و کارەکانیان بەڵام وەکو باسم کردێم بۆ سەر دامەزراوەی نیشتیمانی ئێمە لە دوای ڕاپەڕینە واتە لە 30 ساڵی ڕابردووە کە یادی ئەنفالمان کردوتەوە نەمانتوانیەوە نیشتیمانیانە یادی ئەنفال بکەینەوە سیاسیانە و حزبیانە یادی ئەنفالمان کردوتەوە لە هەر کوێک پێویستمان بە وتاری با بڵێن گەورە بێ و وتاری گەورەمان نووسیوە لە چۆ پێویستمان بە وتاری بچووک بێ وتاری بچووکمان نووسیوە وتارەکانمان زیاتر سیاسین ئێبە ئەبێ دۆسیەی ئەنفال بکەین بە دۆسیەکی نەتەوەی و لە دەستی حەزب دەری بێنین بیکەین بە پرسێکی نیشتیمانی بۆی دوجار خەمی هەموو تاکەکانی ئەم نیشتیمانە بێ بەڵێ سوپاس دەکەم کاکسمکۆ ئەگەر بچین هەولێر مامۆستا عوسمان جەنابی شت بەخێر بێ سەبارەت بەوەی کە ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هەبوو سەبارەت بە ساڵیادی تاوانی ئەنفال بە دیارکەی بالەوە دەست پێ بکەین بۆچی لە سەرۆکی حکومەت و بڵێن جێگری سەرۆکی حکومەت و ئەو هەموو وەزیرە تەنها وەزیری شەیدان ئەمڕۆ بەشدار بوو لە کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستانە. مامۆستا گوێت لە دەنگی ئێمەیە؟ مامۆستا عوسمان؟
بەڵێ مامۆستا ئێستا گوێت لە دەنگی ئێمەیە مامۆستا عوسمان سەڵتەکە زۆر مامۆستا بەڵێ دیارە گوێ لە دەنگی کاک دکتۆر بگەڕێنەوە لای بەڕێزت جگە لە مەسلەی ئەوەی کە لایانی دەرونی بۆ نمونە و تەندروستی و ئەوانەی کە سوکاری ئەنفال کراون ڕەچاو نەکەو لە ڕووی خزمەت گوزاری ئەو ناوچانەی کە ناوچەی ئەنفال کراون بۆچی کەمترین ئاوریان لێ دراوەتەوە لە کاتێکە بۆ نمونە لە چەمچەماڵە خاوەنی غازونە و تا گەرمیانە بە هەمان شێوە لە ڕووی خزمەت گوزاری شەو ناوچانە وەکو پێویستنی بەداخەوە وڵی ئەوەی کایبینین خۆ ڕۆژانە پێم وا بێ خۆتان کەناڵەکانی خۆتان با بڵێن پەخشیەکەن لێەوە بەڕاستی تا ئێستا ئەوکو پێویست مەسەلەن شارێکی وەکو چەمچەماڵ مەسەلەن شۆڕش تەماشاکەی هەفتەیەک اینجا 2 ساعت ئاوی پێ ئەدرێت هەفتەیەک 2 ساعتە بڕاب کە 2 ساعت یا 3 ساعتە زیاتر نییە حەزەکەی ئەوە کەناڵەکەت بەرە بزانە پرسیارکە لە ڕاستیە من پێتەڵم حکوومەت کەم تەرخەم بووە بەداخەوە چەندین جار مەسەلەن وعد دراوەتەن چەندین جار هەوڵ دراوە لەلایەن مەسەلەن خەڵکەوە مەسەلەن بۆ نمونە یاداشتیان گیانۆتە مەسەلەن قایمقام یاداشتیان گیانۆتە شوێنی با بڵێن معنی بەو کارانە بەڵام نەتیجەیەکی وای نەبوو بەداخەوە خزمەت گوزاری زۆر کەمە مەسەلەن من تەنانەت بۆ مستەشفا تەماشاکە شارێکی وەک چەمچەماڵ تا ئێستا مستەشفایەکی شایستەی تێدا نییە ینی دەبایە مەسەلەن بڵێم نییە هەیە بەڵام وەکو پێویست نییە ینی لە بەپی خواستی ئێمە نییە تەماشاکەی ئەو شارە ینی دەبایە هیچ نەبایە چەندین جار من ئاگەم لێ بەردی بناغی مستەشفادا ئەنرا دوجار جێبەجێ ناکرا یان وەکو باسەکرا ئایان بر بۆ شوێنێکی تر لە ڕاستیە ئەوەی من ئاگادار بم بەڕاستی ئەو شارە زۆر بێ خزمەت گوزاریە مەسەلەن خەڵکەکەشی لەو دۆخە خراپەیە مەسەلەن سەوزایی کەمە لەو شارەیە خۆتەزانی ئێمە لە ڕووی دەرونی و پێویست بە سەوزایی هەیە تۆ یعنی عادەتەن ئەمە وەکو تەمەتوعێکی دەرونی هەمیشە سەوزایی ئارامبەخشەوەی دەروونە لە ڕاستیە وەکو خزمەت گوزاری هەتاوڵی خراپە من لە ئاستی خواستی خەڵکانیە بەڕاستی بەداخ سپاس دەکەم کای تۆ دەگەڕێم وڵات مامۆستا عوسمان ئەگەر دووبارە گوێ لە دەنگی ئێمە بێ سەبارەت بە کۆبنەوەکەی پەرلەمان ئەمڕۆ کە کۆبنەوەیکرا سەبارەت بە کێشە و گرفتی ناوچەند فالکراوەکان بۆچی لەو هەموو کابینێتەنە وەزیری شەهیدان ئامادە بوو دواتر لەسەر خاڵەکانی تر قسە دەکەین بەڵێ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە جەنابت و لە میوانە بەڕێزەکانت و لە تێگڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە سەرەتادا داوای بەرزبوونەوەی پلەی شوهدا و قوربانیانی ئەنفال و هەروەها کیمیایی و هەروەها سەردەم شەهیدانی کوردستان دەکەین خوای گەورە پلەیان لە بەهەشت بەرزکاتەوە زۆر بەداخەوە دوا بە دوای تێپەڕبوونی 33 ساڵ بە سەر کارەسات و بە سەر جینۆسایدی گەلێک تازە بە تازە ئێمە دادەنیشتین بۆی کەەوە چۆن چارەسەری کێشە و داواکاری و داخوازە سەرەتاییەکانی گەورەترین قوربانی کوردستان بکەین کە تا ئێستاش دوو حیزبی دەسەڵات کۆک نین لەسەر چۆنیەتی و ئالیەتی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان و ئیتیفاقیان زۆر لێک دوورە بەداخەوە ئێمە ئەوڕۆکە دوا بەدوای ئەوەی کە یاداشتێکمان تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆەوەی کەوا دانیشتنی ئەمڕۆکە ببینە گەرمیان لەوێ دانیشتنی جەلسەی پەرلەمانی سازکەین بەڵام بەداخەوە بەهۆی هەبوونی ڤایرۆسی کۆڕۆنا نەمانتوانی ئەو دانیشتن لەوێ ساز بکەین بەدەستخۆشیەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەمڕۆیان تایبەت کرد وێڕای پشووی دائیرەکان ئەوڕۆکە بە تایبەت لە جەلسەی پەرلەمانی بە 4 تایبەت کرا و ئەو لێژنەی کە لەلایەن بەڕێزیانەوە بەڕێز دەستەی سەرۆکایەتیەوە ڕاست پێدرا بووین حەفدە ئەندام بووین سەردانی ئەو دەفەرەمان کرد لە نزیکەوە گوێ بیستی خاڵی ورد و درشتی داواکاری و گلەیی و پێشنیار و ڕەخنەکانی خاوەنی شەهیدان و قوربانیان بووین بەڵام ئەوەی کەوە لامان زۆر سەیرە بەڕاستی ینی تا ئێستا ئەو دەفەرە هەل لە ئۆردوگایەکی زۆرە ملێ دەچێت لە شوێنێک دەچێت کە بیابانێک بێ لە شوێنێک دەچێت کە هەرچی داهات بێ ئەم وڵاتە نەی بێ بۆیە ئێمە زۆر ئەمڕۆکە جەختمان کردو لەوەی کە بۆ تیمی حکومی تەنها بەڕێز وەزیری شەهیدان ئامادەیە ئەدی وەزیری ناوخۆ ئەدی وەزیری پەروەردە ئەدی وەزیری شارەوانی ئەدی وەزیری ئاوادانکردنەوە ئەدی بۆ لە بەرزکردنەوە دروشمەکان و بۆ مزایدەی سیاسی و بۆ خۆ ڕاماڵین و خۆ عەرزکردن لەسەر هاوڵاتیان و خانەوادەی شەهیدان پێشبڕکێیانە بەڵام بەداخەوە کاڵبوونەوە و ئاسایی بوونەوەی ئەم دۆخە
گرینگە لە لای حکوومەت وەکو بڵێ نەک هەر ئێمە هاوڵاتیان و سەرجەم هەموو لایەکی بێئومێد کردو لەوەی کە ئەو حکوومەتە هیچ باکی نییە بە گەورەترین تاوان و بە گەورەترین جەریمەکە دوژمنی گەلی کورد کردوێتی مەسەلەی جینۆساید و ئەنفالە. باشە مامۆستا سەبارەت بۆی کە هیچ وەڵامێکتان دەستکەوت بە تایبەتیەوەی کە زۆرێک لە پەرلەمانتەرە قسەیان لەسەر ئەو جاش و مستەشارانە کرد کە فەرمانی دەستگیرکردنیان لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بۆ دەرچووە کە 258 بڵین جاش و مستەشارە. هیچان دەستکەوت لەبارەوەی کە بۆچی دەستگیر ناکرێن بۆ پلەپایان پێدەدرێت یاخود خەڵات دەکرێن؟ گلەیی و داواکاری ئێمە لەسەر ئەوە بووە بۆ تیمی حکومی بە تەواوی ناهاتوون بۆیە بەڕێز تەنها کاک عەبدوڵڵا وەکو وەزیری شەهیدان ئامادەکرا بوو ئەویش تەنها توانی وڵامی خۆی بداتەوە نەیتوانی وڵامی سەردەم پرسیاری پەرلەمانتاران بداتەوە بۆیە ئەوە تا ئێستا لای ئێمە ونە لای ئێمە وڵامی نییە ئەو پرسیارە کە بۆ نەکراون زیاتر لە سەدان کەس لە وڵاتە دەسوڕێنەوە بە پلەی باڵا هەندێکیان تەوزیف کراون هەندێکیان خانەنشین کراون هەندێکیان کەسایەتی گەورن لەنا ئەم حیزبانە و دەسەڵاتی پلە باڵایان هەیە بۆیە ئەو پرسیارە تا ئێستا بێ وەڵامە نەخێر هیچ وڵامێکمان دەست نەکەوت و هەموو پەرلەمانتارەکان ئەوەی کە جێی سەرنجی من بوو بەڕاستی بە پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن و بە پەرلەمانتاری سەر بە حکوومەتەوە هەر هەمووی ئەو داوایی هەبوو بەڵام ئێمە نەمانزانی تاوانبارەکە چێ یان کێ سەبەبکاری ئەو قەزیەیە پەرلەمانتاری فراکسیۆنی سەر بە حکوومەت هەر داوای خزمەتگوزاری دەکرد و ئێمە هەر داوامان دەکرد وەکو ئەوەی وابێکە حکوومەت لە دۆخێک بێ و پەرلەمانتارەکانیش لە دۆخێکی باشە. باشە مامۆستا بەس سەبارەت بۆی کە بەڕێز چ قسەیەکت کرد کە سەرۆکی پەرلەمان وتی دەبێت ئەم قسەیە لە پرۆتۆکۆڵ بسرێتەوە وەکو ئەندامی لیژنەکەش کە خۆتان سەردانی ناوچە ئەمپارتراوەکانتان کردبوو. بەڵێ قسەکەی من قسەیەکی تون بوو بەڵام ئێمە لە دوا بە دوای ئەو سەردانە چڕ و پڕێکەوە کردمان بۆ دەڤەری گەرمیان بەڕاستی لە ناخەوە پڕ بووین لە ناخەوە هەژاین و نەمانتوانی ئەو داوایە نەگەیەنین بەڕێز سەرۆکی پەرلەمانیش بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکان و ڕادەربڕینی پەرلەمانتاران هەموو جارە بیانوێک دەبینێتەوە ئەمە خاڵی پەیڕەوی نییە یاخود ئەمە دووبارەیە یاخود قسەکانت کاتت تەوا بوو زۆر بیانوی هەیە بۆی کەەوە ئێمە نەتوانین پەیامی خۆمان بگەێنین دوا بەدوای ئەوەی کە لێژنەی ڕاستپێردرا و راپۆرتەکەی خوێندەوە حەفدە خاڵەکە ئێمە جوستمان بەڕاستی جەخت لەسەر هەندێک خاڵ بکەینەوە بۆ نمونە دامەزراندنی یەکەم دووەمەکانی سەر کوردستان کە ئەوە قایمەکەیانە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا کەسێکیان تەوزیف نەکراون دانەمەزرێنراون بەڵام لەبەر ئەوەی لە راپۆرتەکەدا هەبوو ئێمەش گوتمان با پەیڕەوی قسەکانی بەڕێز سەرۆکی پەرلەمان بین نەیهێش قسەکانمان بکەین و دووبارەیان کەینەوە یاخود ئەو جێ ناکۆکانی وەکو دووسخورمات و وەکو ئەو شوێنانی کەرکووک و سنوورەکانی ئیدارەی غەیری کوردستان داوایان کردوکەوە هەندێک قسەیان بۆ بکەین بەڵام لێ نەگەڕا سەرۆکی پەرلەمان ئەمنیش گوتم بەداخەوە لەبەر تەپوتۆز و هاژەی سیارەی بەرزی کوڕەجاش و مستەشار و ڕەفیق حیزبیەکانی کە ئەنفالچیان کرد و ئەنفالیان کرد و خوێنی شەهیدەکانی ئێمەیان بە ناحەق ڕشت ئەو ڕۆکە ئێمە ناتوانین بەڕاستی مناڵە شەهیدەکانمان لە شوێنێکی قوتابخانەیەک مستەشفایەک لە ناو پارکێکی ئەم کوردستانەدا ژیان بەسەر ببەن لەبەر ئەوەی بەڕاستی گوتم ئەگەر جینۆساید و ئەنفالی کوردستان بە 8% دەستی پێکرد و کۆتایی هات کۆتاییەکەی لەسەر دەستی ئەم حکوومەتە دەبێ کە ئەم حکوومەتە کۆمەڵکوژی و قڕکردنی هەموو دانیشتوانی کوردستان بەداخەوە لە پێنەدانی موچە لە دابین نەکردنی پێداویستی سەرەتایی وەک ئاو و کارەبا بۆ گەرمیان و چەمسەمە بڕۆ سیر کە لە خلال 2 سعات ئاویان هەیە بۆیە تا ئێستا ئەو هەموو داهاتی کە لە گەرمیان دێ ئەگەر بۆی سرف کرا بە وڵایی کێشانە نەما ئێمە داوامان لە دەستەی ئیدارەی گەرمیان کرد کە بەڕێز سەرۆکی ئیدارەی گەرمیان چەند کوڕە شەهید و خانەوادەی شەهید لەو هەموو پرۆژەیە کە لە گەرمیاندان مستەفید بوون دەڵێ وەڵام من پێم خۆش نییە کوڕە شەهید و خانەوادەی سەربەزی شەهیدان لەو شوێنانە ئەم ئیشتە سوکانە بکەن بۆ ئێمە سوکایەتیە وەکو ئەوەی کەوا خۆی لە وەڵامەکەی شاردەوە بەڕاستی لەوێ دوا بەدوای قسەکەی ئێمە خانەوادەی شەهیدان بە بڕوانامەی یاسایی بە بڕوانامەی هەندەسی و ئەو هەموو بڕوانامە بەرزەی بە کالیۆرۆس وتیان ئێمە ئامادەین ئەگە بەردەستیش بێت بیکەین بەڵام دامان بنێن بەڵام بەداخەوە هەموو خۆدزیینەوە بوو لە وەڵامەکانی پەرلەمانتاران و ئێمەش پێمان وایە کە پەرلەمان
لەبەر بێپرۆژەیی و یاداشتی و بێداواکاری نەبووە کە تا ئێستا نەکردووە لەبەر ئەوەیە کە بەسەر دوو ئیدارەدا تەوزیع بۆ ئیدارەی سەوز و ئیدارەی زەرد ئێستا ئیدارەی نیلیشی بەسەدا هاتووە ئیدارەی گۆڕانیش بەسەدا هاتووە نەمانتوانی حتا بۆ زانیاری تا ئێمە کە چوین بۆ سەمۆنەمەتی شەهیدان ڕێگریمان لێکرا لەبەر ئەوەی کە چوین بەناوی فاتحەیەک ئەنجا فاتحەیەکمان خوێن ئەگەنا لێ ناگەڕێن بەرپرسانیش بەشدار بن لەبەر ئەوەی بەڕاستی من بڕیارم داوە ئەگە ساڵێک تر یادی چواردەی چوار بەو شێوازە بێ لە ئەندامیەتی لێژنەی شەهیدان بەڕاستی من بەشداری هیچ ڕێوڕسمێک ناکەم لەبەر بەڕاستی ڕووی دەوێ بەڕاستی جورئەتی دەوێ بەرامبەر ئەو هەموو هاوڵاتی وعد بدەی وعدەکەت جێبەجێ نەکەی لەو حەفدە خاڵە لای کەمی حەفت خاڵی جێبەجێ بکرێ ئێمە خزمەتی ئەو حکومەتە و ئەم هاوڵاتیانە دەکەین بەڵام ئەگەر هیچ نەکرێ هەموو ساڵێ هەر چواردەی چوار ئەنفالیان ببیر بێتەوە ئەوە ئەستەمە سپاس دەکەم کاک سمکۆ بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بڵین وەکو لایانی بڵین دەرەوەی حکومەت ڕەنگە لێ کۆڕینەوە و کتێب و فیلمی شەبوو بێ بەس وەکو حکومەت خۆی چەند کتێب هاوکاری کتێب و فیلم و دیکۆمنت کراوە لە بواری ئەنفال بۆ سیناوخۆ بۆ وەرگێران بۆ زمانەکانی تر بۆی کە زیاتر لە سەراستی جیهانی ئەنفال بناسرێت. لە ڕاستە دووبارە یەکەمەوە کە بێگومان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو کار کراوە بەڵام کاری زۆر باشنار شایستە بە لێ کاتە شایستە بە قوربانیان و شایستە بە کەسوکاری قوربانیان ئێمە یەکێک لە گرفتەکانمان ئەوەیە بەڕاستی لە نەمانتوانیەوە دیکۆمنتەکان وەکو خۆی کۆ بکەینەوە پرۆسەی دیکۆمنتاریمان زۆر خراپە و ئەبواە ئێمە لە سەرەتاوە لە دوای ئەوەی کە حکومەتی ئێمە یەکەمین کابینە دەستی پێکرد هەموو ئەو چیرۆکانە کۆ بکاتەوە بۆی دوجار ئەم چیرۆکانە ببن بە بەرجەسە بکرێن لە ئەدەبە و لە هونەرە و لە سینەمایە و لە ڕووی نێودەوڵەتیشەوە بەڕاستی بە کارمان لەسەرەوە بکردا کە خەڵکی بیانیمان بێنابای بۆی فیلمی سینەمایی لەسەر ئەنفال و لەسەر کۆی تاوانەکانی تری جینۆساید بکەن لە ماوەی ڕابردوودا من شاید حاڵی چەند فیلمێکم لە فیلمێکی سینەمایی بێگومان ئەم فیلمانە هەندێک لە فیلمە ناوازەکانی تەهای کەریمی دوو فیلمی لە گەرمیان بەرهەمێناوە چەندین فیلمی تر هاتوون بەڵام بەڕاستی حکوومەت بۆ خۆی هاوکار نەبوو لە ڕاکێشانی دەستی سینەماکاران هاوکار نەبوو لەوانەی کە بەجددی خۆبەخشانە ماوەی چەندین ساڵ کە دیکۆمنتی ئەو تاوانیانیانە کردووە ماڵ بە ماڵ دێ بەدێ ئەگەڕان بۆ کۆکردنەوەی دۆکۆمنتەکانی تایبەت بە تاوانی ئەنفال من بۆ خۆم ئێستا سێ کتێبم ئامادەیە بەڕاستی حکومەت ئامادەنیە چاپی بکە و پێشتریش ساڵی پاریش بە هەمان شێوە سێ کتێبی تر کۆمپانیا بۆی کردوم یەکێک لە کتێبەکان حکومەت بۆی کردوم بەڵام زۆر بە خراپی بۆی کردوم بۆیە حکومەتی ئێمە ئەبێ بەر لەوەی ئەم کارانە بکە بێ سەرەتا سنتەرێک دامەزرێنێ بۆ تەرجەمەکردنی ئەم دیکۆمنتانە بۆ زمانە بیانیەکان چونکە ناکرێ ئێمە تەنها ئەنفال وەکو حکایەتێک بۆ خۆمانی باسکەین ئێستا ئێمە ئەنفال وەکو کۆمەلگای کوردی تەنها ئێمە بۆ خۆمانی باسەکەین ئێمە بۆ میدیا بۆ کۆمەلگەیەکی بۆ ناوچێکی دیاریکراو بۆ بینەرێکی دیاریکراو بۆ جوگرافیایەکی دیاریکراو ئەبێ ئەم ئیشکردنە بگۆڕین ئەبێ لە ئەم کەیسە نەتەوەیە بە نیشتیمانی بکرێ و بەڕاستی بە زمانەکانی جیهان ئاشنا بکرێ چکە ئێمە ناکرێ هەر ئەنفال بۆ خۆمان وەکو حیکایەتێک وەکو بەسەرهاتێکی ناخۆش وەکو تراژیدایەک تەنها بۆ خۆمان باسی بکەین و ئێمە بە یاسای نێودەوڵەتی جینۆساید کراوین واتە کاتێک ئێمە جینۆساید کراوین ئەم یاسایە پێشتر هەبووە کەواتە بێکار لەسەر ئەوە بکەین ئێمەش وەکو دۆسەکانی تریس جینۆساید کە لە جیهانە ناسرێنراون ئەو پارێزبەندیە وەربرینەوە واتە کۆمەڵی وڵات ئەنفالیان ئیدانە کردووە بە جینۆسایدیان ناساندووە لەسەر ئاستی پەرلەمانەکانیان بەڵام ئەمە حکوومەتی هەرێمە بە دوواداچوو ناکە بۆ ئەم بڕیاردانە ئەم ئیدانە وڵاتێکی و کۆریای جنوبی ئیدانەی تاوانی ئەنفال و جینۆسایدی کردووە بەڵام کام لیژنە لەم لیژنانە بە دوواداچوو نەکەن بۆی لەسەر ئاستی حکوومەتەکانیان قەراری پێوەرگرن و بیکەن بە بڕیار دوجار بۆی ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە یادەوەری نێودەوڵەتیە جێگەمانە بێتەوە ئێستا ئێمە ئەوەی کە پێی ناسراوین کورد و ئەزانن تەنها هەڵەبجەمان هەیە
هەڵەبجەش خۆشببختانە وێ نەبوو هەڵەبجەی بە دنیا با بڵێن هێزی وێ نەبوو کە لەو سەردەما کۆمەڵک فۆتۆگرافەر کاری باشیان کرد توانیان هەڵەبجە بە دنیا بناسێنن وەکو دۆسیەکی جینۆساید بەڵام لە ئەنفالەوە نەکراوە لە کوردانی فەیلیەوە نەکراوە لە دۆسی جینۆسایدی بارزانەکان نەکراوە کەواتە ئێمە ئەبێ پێویستمان بە تاکتیکێکەیە بە گۆڕینی ئاراستەی کارکردن هەیە بەڵام بەم عقلەی حکوومەتنا بەم عقلەی دامەزراوەکاننا بەم عقلەی پەرلەماننا ئەبێ ئێمە وەکو باسم کرد ئەبێ دامەزراوێکی نیشتیمانیە بێ ئەم ئاراستەیە بجوڵێنێ لە لۆکاڵیەوە بیخاتە نێودەوڵەتیەوە ئێمە لەسەر ئاستی ناسین لەسەر ئاستی لۆکاڵی ئەنفال تا ئێستا لە کۆمەلگای باشوور نەناسێنراوە چجا ئێوە ببرێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کەواتە لێک ئاستا ئێمە پێویستمان بە ناسینە لەسەر ئاستی لۆکاڵی و دوجار ناساندنی بۆ بکەین لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی چونکە بەڕاستی هەر ئەمەوە دەکات جارێکی کە ئێمە جینۆساید نەکرێنەوە چکە ئێمە لە بیرمان نەچێت لە دوای ئەنفالەوە ئێمە لە شنگال جینۆسایدی ترمان بینیوە واتە بێباچی و خەمساردەکانی ئێمە گەشتێتە ئەو ئاستەی کە جارێک کە جینۆساید بکرێنەوە و ژیانمان لە ژێر مەترسی و هەڕەشەی گەورەدا بێ باشە کاکسم کۆ سەبارەت ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارشم بدەیت و سەبارەت بە بڵین دەربازبانی گۆڕە بە کۆمەڵەکان ئەگەر هەڵام نەکرد بێت دە کەسێک لە ژیان داماون ئەوانتیان بۆ کراوە ئەو سەرمایەکی گەورە نین کە وەکو پێویست ئاوران لێ نەدراوەتەوە و بڵێن ژیان و چیرۆکیان باخی پێ نەدراوە بێگومان یەکێک لە پێکاتە گرنگەکانی ناو چوارچێوەی تاوانی ئەنفال دەربازبانی گۆڕی بە کۆمەڵن کە بەداخەوە لەم با بڵێن لەم چواردە کەسەی کە حوتیان لە ئەنفالی هەش دەرباز بوون و حوتیان لە ئەنفالی گەرمیان تا ئێستا نۆ کەسیان لە ژیان داماوە بەڕاستی توانین بڵێن ئەم نۆ کەسە لە ژیانێکی زۆر سەختدا دەژین یعنی ئەگەر من بڵێم ئێستا دەربازبووی گۆڕی بە کۆمەڵ هەیە موچەکەی نەک بەشی دوو هەفتەی ناکە بەشی دە ڕۆژیشی ناکە لە بەرەوەی خێزانەکەی هاوسەرەکەی نەخۆشی درێژخایانی هەیە و خۆشی هاوکات موچەکەی زۆر کەمە وەکو تۆزێک لە هەر فەرمانبەرێکی ئاسایی کە بەبێ شەهادە لە دامەزراوێکی دەوڵەت دامەزراوە ئەوە حرمەتیان گرتووە لە کاتێکە بەڕاستی بۆ ئەم شاید حاڵە گرنگانە لەسەر ئاستی کۆمەلگا جیهانەکانە بناسرێن وە ساڵانە لە بری ئەوەی خەڵکانێکی زۆر بۆ کۆنفرانسەکانی نێودەوڵەتی بانکرێن بە ناوی ئەنفال و جینۆسایدەوە قساکە نەبێ ئەم شاید حاڵە گرنگانە لەگەڵ خۆیان برن و بۆ ئەوی لە ڕاستە و خۆ حکایەتەکانی خۆیان و چیرۆکەکانی خۆیان و ڕاستیەکانی خۆیان کە بە چاوی خۆیان بینیوانە چۆن کۆمەڵکوش کراون و چۆن ڕیز کراون و چۆن گول لە باران کراون ئەمە بۆ دنیای دەرەوە باز بکەن لە کاتێکە لێرە ئێمە تەمەشاکەین سەرباری ئەوەی کە ئەمانیان بۆ نەکراوە ژیانیان زۆر خراپە و بەداخەوە یعنی ئێمە نەمانتوانیەوە بە شێوەیەک پارێزگاریان لێ بکەین کە بتوانین لە ڕێگەی ئەوانەوە بە جۆرێک لە جۆرەکان دۆسی ئەنفالیان پێبەرینە پێشەوە و زیندوتر ڕای بگرین. بەڵێ سوپاس دەکەم کاک سمکۆ زۆر سوپاس دکتۆر گەرم و لای بەڕێزت سەبارەت بە بڵین ڕووفاتی ئەنفالکراوانیش بۆچی تاکو ئێستا لە کۆی بڵێن 1970 نەگەیشتۆتە بڵێن 4000 ڕووفاتی ئەنفال کراو بهێنرێتەوە لەم ڕۆژ کەم تەرخەمی هەیە خۆشت وەکو کەسوکارێفە هەر سەدانی گۆڕە بە کۆمەڵەکانتان کردووە ڕاستیە وەڵامە خەمێکی گەورەی کەسوکاری ئەنفالە ینی ئێمە مانەوێت کەسوکار ئازیزەکانمان بێنینەوە ناو وڵاتی خۆمان نیشتیمانی خۆمان بەڕاستی لە ڕاستیە ئەمە پێویستی بە جودێکی گەورە هەیە هەم ئەبێ حکوومەت ئەبێ پەرلەمان لەسەر خەت بن بۆ مۆزوعە لە ڕاستیە دەبێت پەرلەمانی عێراقیش ئێمە فراکسیۆنە کوردیەکانمان هەیە لەوێ بەڕاستی ئەوانیش ئەوە چۆنەڵی بەرپرسیارەتی ئەوانیشە دەبێت ئەمان ئیش بکەن لەسەر ئەوەی ینی بە شێوەیەکی زانستیانە چۆنەڵی فەحسی DNA بکرێ بۆیان زەرورە مەسەلەن هەموو ئەو ڕووفاتانە بە شێوەیەکی زانستی هەڵبگیرن بە تیمێکی زانستی دروست بکرێ تەبعا نتوانین ئێمە گەر خۆشمان و تیمانەمانە بە لە دەرەوە تیم بێنین چۆ بەڕاستی ئەوە خەمیشی گەورەی کەسوکاری ئەنفالەوە ئەو بە پرسیارەتی حکوومەتە بەڵێ من بۆ خۆم ساڵی 2019 هەتا بەڕاستی پێویستە ڕۆڵی سەرۆکۆماریش باز بکەین ئێمە
چەند کوڕکچێکی کەسوکاری ئەنفال چەند کوڕکچێکی ئەنفال و هەروەها چەند خێزانێکی تریش هەر هاتبوون هەر ئەوش کەسوکاری ئەنفال چوین بە هاوکاری ئەو چوین بۆ سەماوە چوین لەوێ گۆڕە بە کۆمەڵەکانمان بینی بەڕاستی ئەتر تراژیدیایەکی زۆر مەشهدێکی زۆر زۆر ناخۆش بوو زۆر تراژیدی بوو لە ڕاستیە ئێمە دەبێت لەم مەوزوعەیە حکوومەت نابێت بە وتارێکی مەسەرەن تون لەگەڵ بەغدایە قسە بکات لەسەر شتانە دەبێت مەسەرەن پەرلەمان لۆبی دروستکات بۆ چۆن مەسەرەن تۆ دێی لەگەڵ شیعەکان ڕێئەکەوی لەوەی کە قەزەی سپایکەریان هەیە قەزەی دووجێلیان هەیە چیان هەیە ئەم مەوزوعانە دێنیتە پێشەوە بێ هاوکاری پەرلەمانتارانی شیعە بکەی بۆ ئەو قەزیانە ئەوانش هاوکاری تۆ بکەن لە ڕاستیە دەبێت من لەگەڵ ئەوە نیم گوتارێکی تون هەبێ ئەبێ ئێمە دامی چۆنەڵی پاڵپشتی دارایی خەڵکێک بکەین کە ئەو گۆڕە و کۆڵانە بۆ ئەدۆزێتەوە بەڕاستی لە سەماوە لەمە ئەنی نابێ ئێمە چۆنەڵی بە هەموو شتەکانمان یعنی چۆنەڵی هەموو ڕەخنە و هەموو چۆنەڵی بەرپرسیارەتی یاسایەکان بخێنە سەر حکوومەتی ئێستا بەڕاستی ئەمە لە پێشا ڕوویاوە بەڵام حکوومەتی ئێستا بەرپرسیارە لەوەی دەبێت خەم لەم کەیسانە عێراق بیت هەرێم بێ کەم تەرخەمێکی زۆر نیە لەمڕۆ ئەگەر بۆ نمونە کەم تەرخەمێکی عێراق لە چیدا حکوومەتی عێراق ئەی هەرێم خۆشی چاوڵێکی داوە چوە ڤدێک ڕۆیشتووە بۆ بەغداد تایبەت بەم پرسەودی باڵە بەڕاستی من وەکو نەمبینیوە مەگەر لە پراوێز باس کراوێ مەسەلەن بۆ چۆنەڵی بۆ شکاری بوجەجوو بێتن لەوێ لە پراوێزە باسی شتێکی وایان کردبێ ئێتر نازم ئەوش باس کراوە یانە بە جارجار ئەوم بەرجۆکەوتووە بەڵام دەبێ وەفدێک لە حکوومەتی هەرێم دروست کرێ تیمێک دروست کرێ و سەردانی بەغا بکەن یعنی خەمی ئەم مەوزوعە بخۆن خەمی هێنانەوەی ڕفاتەکان بەڕاستی دەبێ ئەمانە لێرە شوێنی ئەتوانین ئێمە تاقیگەی زانستی دابنرێ لە کوردستانە مەسەرەن ئەو فەحسانە زۆر ئیشی قورس نییە و دەتوانێت تیمێک دروست کرێ بۆ وەکو باسم کرد بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان تیمێکی مختص لەم بوارەیە مەسەلەن پسپۆر بن بۆ ئەوەی بە شێوەیەکی ناتەندروستانە دەرنەهێنرێن خۆتەزانی ڕاستی ئەوە بەرپرسیارەتیشی گەورەیە تۆ ئەبێ هەموو مەسەلەن کەسێک کە وفاتی کردووە بە جوانی هەموو چۆنەڵی لاشەکەی کۆکەیتەوە ئەمە بەڕاستی وەکو باسم کرد دەبێت حکوومەت خەمی بخوا لە بەیانی زووتر نیە دەبێت تیمێک دروستکەن بینێرن بۆ بەغا بۆ ئەوەی ئیش بکەن لەسەر ئەمە و هەروەها داوای خەرەبووکردنەوە بکەن بەڕاستی خۆتەزانی خەرەبووکردنەوەی مادی و معنەوی یعنی وەکو باسم کرد لە پێم وابێ لە 2008 حکوومەتی عێراقی چۆنەڵی کەیسی ئەنفالی بە جینۆساید ناسانووە و هەروەها پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە پەرلەمانی عێراق لە 2008 وەکو جینۆساید ناسیۆنالیتی دەرگای باڵای تاوانەکان لە 2007 بزەوت حتا ئێمە بەڕاستی دەبێت ئەمە وەکو کاک سمکۆ باسی کرد دەبێت ئەم کەیسە بە جیهانی بکەین بەڕاستی بڕوا بکە من ئەتوانم بڵێم ئەوەی کە بۆ ڕێفراندۆم کرا کە نەتیجەکەشی باش دەرنەچوو ئەو بۆ کەیسی ئەنفال بکرا دەمانتوانی ببین بە دەوڵەت ینی بەڕاستی ئێستا بۆ نمونە وڵاتێکی چەند وڵاتێک ڕاستە ئیشکراوە لەسەر ئەمە خەمی نوێنەرایەتەکانی حکوومەت شەرە دەرەوە دەبێت خەمی بخۆن لۆبی دروستکەن بۆ ئەوەی لە پەرلەمانی ئەو وڵاتانەیە مەسەلەن لۆبی دروستکەن لە ڕێی پەرلەمانتارە کوردەکانەوە ئیش بکەن لەسەر ئەوەی کە ئەم کەیسانە بخەنە ناو پەرلەمان چۆن لێ پەرلەمانی دنیاوە هی وڵاتانی دنیاوە ئێستا بەریتانیا ئەوەی من ئاگادار بم بەریتانیایە پێم وایە بێ نەرویجە سویدە ئەمانە بە جینۆساید ناساندویانە لە سەراسی پەرلەمان بەڵێ لە سەراسی پەرلەمان بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە راپۆرتەکەتان وەکو لیژنەی پەرلەمانی ئەگەر بە کورتی ئاماژە بە و داواکاریانە بکەی کە ئێوە لای خۆتان لە راپۆرتەکەتان یاداشتان کردووە و چ داواکارێکە بۆ ئەگەر بە کورتی ئاماژیان پێ بکەی سوپاس دەکەم سەرەتا راپۆرتەکەیمە 17 خاڵ بوو بەشێکیان ڕووی لە حکوومەتی عێراقی بوو بۆ نمونە وەک پابەندبوونی خۆی بە مادەی 112 و 132 دەستوری عێراقی ساڵی 2005 و هەروەها حکوومەتی عێراق داوای لێبوردن بکە لە گەلی کوردستان لەبەر ئەوەی میراتگەری ئەو حکومە دیکتاتۆریە پێشوە و هەروەها سێم ئەوە بسەرجەم کە ئەم دیکۆمنتاریانێکەوە هەیە لە لای خۆمان وەربگیرێتەوە لە لای خۆن لە مۆنۆمێتێک عرض بکرێ و هەروەها دەوڵەتی عێراقی بێتە ئەندام لە دادگای نێودەوڵەتی بە مەبەستی ڕێگریکردن لە دووبارە نەبوونەوەی ئەم حاڵەتەی کەوا ئێستا هەیە لەسەر کوردستان ئەمە بەشێک بۆ ئاراستەی حکوومەتی عێراقی کرا ئەو خاڵانی کەوا
ئاراستی حکوومەتی هەرێم کە لە پێش لە ناو پەرلەمان خوێندرایەوە بەداخەوە کە تیمی حکومی لێ نەبوو شتی زۆر سەرەتاییشمان تێدا باس کرد بوو شتی گەورەشمان تێدا باس کرد بوو هەمیان ئاماژە پێ ناکەم بەڵام لەبەر ئەوەی کە ئەوانەی کە زۆر سەرەتای زۆر ئانین بەڕاستی وەکو گەڕانەوەی ڕووفاتی سەرجەم شەهیدەکان بە دوای وەرگرتنی سامپڵ و خوێنی فەحسی DNA و بە هەمان شێوە بە ڕێز و شکۆیەکی زۆرەوە بهێنرێنەوە تاوەکو ئێستا دایکی وایە چاوەڕانی تەرمی کوڕەکەی دەکات جەرگ سۆزەکەی دەکات بێتەوە تا ئێستا گوڵکۆیەکیان نییە و هەروەها هەموارکردنەوەی یاسای ژمارە 9 ساڵی 2007 کە بەڕێز کاکسمکۆوان ئاماژەیان پێکرد هەروەها پێویستە لەسەر وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان کە ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆ دیکۆمنتارکردنی ئەو حاڵەتانی کە ڕوویان داوە بۆ نمونە ئەو ئاسەوار و ئەو دیمەنە سەرنجڕاکشانەیەکەوە بەشێک لە خانەوەی سەبەتی شەهیدان هەیە هەڵیان گرتووە کە بۆ خۆیان دەربازبووی ناو پرۆسەکەی بوون و ئێستا هەندێک جلوبەل و کەلوپەلی وێ هەیە بەڕاستی وەکو یادگارێک ماوەتەوە بۆی بۆنیان دەکا حەزمان لێ لەو شوێنە بە دیکۆمنتاری بکرێ و هەڵبگیرێ چەند خاڵێکی تریش من بەڵام بەداخەوە ئەو تاوانبارانێکەوە تا ئێستا بە سزا نەگەێنراون داوای ئەوەی دەکەین کە بە سزا بگەێنرێ و خزمەتگوزارە سەرەتاییەکان دروستکردنی پارکی سەوزایی جادەیەک قیرتاوێک کە نزیکەی هەفتا ئەوەندە گوندێ تا ئێستا جادەی قیران بۆ نەچووە و هەروەها چەمچەماڵ بناسیێنرێ وەکو قەزایەک بۆ پایتەختی شەهیدانیان بە شاری شەهیدان بناسیێنرێ ئەوانە هەموو شتێکی کە لە ژێر دەسەڵاتی خۆماندایە و لە ژێر دەسەڵاتی پەرلەماندایە بەڵام لەبەر ئەوەی کە هەیمەنەی حیزب لە ناو پەرلەمانیش وجودی هەیە و هەروەها سەیتەرەی هەیە نە وەزیری بەڕێز نە دەستەی سەرۆکاتی پەرلەمان ناتوانن هیچ بڕیارێک بدەن تاوەکو نەگەڕن بۆ مەرجعی خۆیان بۆیە ئێمە دوا بەدوای ئەوەی کە بەڕێز دادوەر هاوژین حامید کە بڕیاریدا لە گەرمیان بۆ بە سزاگەیاندنی دۆسیە ئەنفال و ئەنفالچیەکان تا ئێستا قوربەسەرەی شوێنی بزرە هەڕەشەی لێکراوە بۆیە ئێمە بەڕاستی بێئومێد بووین لەوەی کەەوە حکوومەتی هەرێم هەڵبستێ بە وەرگرتنی ڕێگاری پێویست بۆ تۆڵەکردنەوەیەک بۆ تاویزکردنەوەیەک بەڵام ئێمە داوا دەکەین کەەوە لایەنی پەیوەنددار ڕێکخراوە تایبەتمەندەکان و ڕاگەیاندنەکانی جەنابتان بەڕاستی ئەو دۆسیەیە بە زیندوی بهێڵدرێتەوە و داوا بکرێت کە لە ناو بەشێک لە ناو خوێندنی قوتابخانەکانمان بۆی کە ڕۆڵەکانمان بزاننەوە کە ئەو حاڵەتە چۆن بووە و بتوانین ئێمە لە ئەنجامی ئەو هەموو وعد و بەڵێنە کە بە خەڵکی گەرمیان و خەڵکی هەڵەبجە و بالیسان و بارزان و ئەم هەموو شوێنە جینۆساید کراوە داوە بتوانین کە جارێککە لە ڕوویان دابنیشینەوە بتوانین وعد و بەڵێنەکانی خۆمان جێبەجێ بکەین داوا دەکەین کە هەرچی دەسەڵاتی هەیە بەکاری بێنێ باشە بەس وەکو کێشەی خزمەتگوزاری ئەو ناوچانە ینی خەڵک بڵێن چاوەڕێەوەی کە ئەنفال بۆ پرسێکی گەورەی وەکو بنیادنانی دەوڵەتەوە بەکاربێنرێ بەس ئەو کێشە خزمەتگوزارانی کە هەیە لەو ناوچانە چی بوون دیارتیانی کێشەی زۆر سەرەتایین لە ڕێگاوبان و ئاو بڵێن پرۆژەی خزمەتگوزاری تەندروستیاوانە کە ئێوە بەداچوتان بۆ کردبوون کەوانیان بۆ جێبەجێ نەکراوەکو ناوچەیەکی کارە سەدبار بە دڵنیاییەوە ئێمە ئەگە گلەی لە حکوومەتی عێراقی بکەین بەوەی کەوا وەکو پێویست بەدەم داواکاریەکانی گەلی کوردەوە نەهاتووە دەبێت لە سەرتاوە گلەی لە خۆمان بکەین ئایا حکوومەتی کوردی دوای 33 ساڵ تا ئێستا بۆ کێشەی ئاوی چەمچەماڵ و ئاوی گۆبتەپە و ئاغزەلەری حەل نەکردووە کە ئەوە شتێکی زۆر بەسیتە دوا بەدوای هەڵگرتن و دەرهێنانی ئەو هەموو نەوتە لە ناو خاکی گەرمیان ڕێژەی ئاو نسبەی ئاو دابەزیوە بۆیە ئاویشان دەست ناکەوێت بیخۆنەوە و ئێمە داوامان کردو کە نەخۆشخانەیەکی قەڵەیۆڵەیی دروست بکرێ بەوەی کەەوە چیتر نەخۆشیەکانی ئەم گەرمیان و چەمچەماڵە لە ڕێگای مستەشفاەکان وفات نەکەن ناگەنە بە دکتۆری پێویست و بە خەستخانەیەکی پێویست بۆیە ئەو 75 گوندێک کە باسی دەکەین تەنها گوندێکیان زادەیەکی خۆڵی بەڕێژکراوی بۆ چووە ئەویش لەبەر ئەوەی کەوا کەسێکی لێیە بەداخەوە کە ئەو کەسە پلە باڵایە و باغی لەوێ هەیە ئەگەرنا ئەویشان نەدەکرد بۆیە ئێمە داوا دەکەین ئەو قامێکەوە ئێستا نیشانمدای سێیەکەمەکان کە ستا پێنجی دامەزراندن بۆ وانە لە یاسای حکوومەتی هەرێم ستا پێنجی یەکەم و دووەمەکان کە دەرچوون دابمەزرێنرێن و هەروەها ئەو خانەوادەی شەهیدان کە ناسنامەیان هەیە ئەو ناسنامەی زیندانیانی سیاسی ناسنامەی خانەوادەی شەهیدان تا ئێستا ڕێزوشکۆیەکی وای بۆ نەگیراوە
ئەگە سیر دەکەی لە شەهیدەکانی بەغدا و شەهیدەکانی قادسی سەدام حوسێن هەر هەمووی پلە باڵان نووسراوە بۆی هەیە بەبێ مۆڵەت سەردانی و سەرۆکی کۆمار بکە سەردانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکە بۆی هەیە سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکە بەڵام لە هەویەکەی ئێمە نووسراوە هەویەی شەهیدانی سەربەرزی ئێمە و خانەوادەکان نووسراوە تەنها بە مەبەستی موچە وەرگرتنە یعنی موچەیەک بێکەوە بەداخەوە نەگاتە نیو ملیۆنێک موچەیەک بێکە نەتوانێت ماڵ و منداڵەکەی خۆی پێ بەخێو بکە ئەو خەڵکی کەوا لەوەیە بەڕاستی داوای زۆر سەرەتاییان هەبوو کە خەڵکێکی زۆر شمان هەیە لە سنووری کەرکووک و لە سنووری دووسخورماتوو تا ئێستا نەگەڕێنراوەتەوە سەر هەرێم و هەروها پێدانی ئەو زەویانەی کە 11,000 قەتع دابەش کراوە بەداخەوە تا ئێستا خەڵک نازانێت زەویەکەی لەکوێ تا ئێستا نەبووتە خاوەنی ئەو پارچە زەویەکەوە خانووی خۆی لەسەر دروست بکە و داواکردنی خانووی خۆکرد کە حکوومەت دروستی بکە و هەروە بەخشینیان لەو سولفە خانوبەرە و لە سولفەی زەواج و ئەو سولفانێکەوە پێشتر دراوە بیان بەخشن و بۆیکەوە بتوانین بەڕاستی ئەگەر نەشتوانین قەرەبووی تەواویان بکەینەوە بەڵام کەمێک لە بینەکان ساڕێژ بکەین ئێمە بەڕاستی زۆر دارگوتومانەکە سەردەمی هەشتاکان ئەو قسەیەش دەکەم عفومکە لە هەشتاکان بەبیرم دێ واللهی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوەکان بە نهێنی دەگیران دوو کەس و سێ کەس سەریان پێکەوە دەکرد و شینیان دەجێڕا بەڵام ئێستا ئەوەندەیە بە ئاشکرا دەگیرێن ئەگەرنا باوەڕ بکە هانە و هەنسکەی دایکە شەهیدی ئێستا جەرگ برترە لە هەناسە و لە هەناسە ساردی دایکە شەهیدی ئەو کات کە کوڕەکەی لەبەر چاوی خۆیەوە شەهید دەبوو لەبەر ئەوەی کە ئێستا بەدەستی حکومەتێکی کوردیەوە ئێمە دەناڵێنین ئەو کات بەدەستی حکومەتێکی عەرەبی دیکتاتۆرۆ دەمان ناڵن بۆیە ئێمە ئەو زوڵمەی ئێستامان پێ قورسترا لە زوڵمی ئەو جینۆسایدێ کە حیزبی بەعس کردی سوپاس دەکەم کاک سمکۆ کاتمان زۆر کەمەوە ئەگەر شتێکت مابێ لەسەر بڵین ئەنفال و بە جینۆساید ناساندنی یاخود لەسەر ڕووفاتەکانیش کە کەمترین ڕووفات گەڕێنراوەتەوە لەسەرەوەی کە مۆنومنتێکی وەک مۆنومنتی پێویست نیە بڵین بۆ ناوچە جیاواز یاخود مۆنومنتێکی گەورەنی کە دیکۆمنتی ئەنفالی تیابێ سوپاس دەکەم لە ڕاستیە بە قسێکی پۆل ڕیکۆرد دەست پێەکەم کە بیرمەندێکی فەڕەنسیا لێگەر یادەوەری نەکرا بە مێژوو ئەوە تووشی لە بیرچنەوە بینێسا ڕێگە و حاڵەتی ئێمەتیاین بەڕاستی هەموو ئاستە خراپەکانمان تێپەڕانوە و ئێمە لە قۆناغی لە بیرچوونەوەین بۆیە بەڕاستی من بەڵێ کاک سمکۆ بەڵێ دیارە کاک سمکۆ پەیوەندەکەی لەگەڵمان نەما ئەگەر دەرفەت هەبوو دەگەڕێنەوە کە دکتۆر وەکو دوا پەیامێشت لەسەرەوەی کە لەبری ئەوەی کە ئەنفال وەکو سەرمایەکی گەورە بەکاربێنێت ئێستا دوای نزیکەی 30 ساڵ لە خەمیەوە دابین کە ناوچە ئەنفالکراوەکان خزمەت گوزاری سەرەتاییان نەبێ مستشارەکان دەستگیر نەکرابن کێشەی موچیان هەبێت وەڵام من لە ڕاستیە حەزم کرد پێشەوەی جای پرسیارەکە دەمەوە شتێک هەیە زۆر گرنگە ئێمە بۆ جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال مثلەن یاسانەی دەوڵەتیەکان بە تایبەتیش لە محکەمەی دەوڵەتیە دوو خاڵ ڕێگرە تقریبان بەڵام دوو خاڵی مە دەتوانین ئیشی لەسەرکەین یەکێک لەوانە مثلەن ئەو دادگای تاوانی نێودەوڵەتی لە 2002 با بڵێن لە ئەو کەیسانە دەبینێت دوای 2002 دروست بوون و هەروەها خاڵێکی تریش گرنگە مثلەن ئەویشەوەیە کە ئەو کەیسانەی کە بۆمە ینی پێش 2002 ئەو دادگایە بڵێن دروست بووە کەیسی ئەنفال تەبعاً خۆتەزانی لە 1970 دەبەرەوە ئیش لەسەر ئەو کەیسە ناکە ئەمە گرنگە شتێکی تر کە بۆ جوابی پرسیارەکەی جەنابێت مەسەلەن ئێمە بڕوا بکە هەچی ناوچەی کە ئەو ناوچانی کە خەڵکی ئەنفالی تێدایە ناوچەی زۆر دەوڵەمەندن بەداخەوە بڕوا بکە زۆرێک لە میدیا زەبەلەحەکان لەسەر ئەو ناوچانە ئەژین بۆ نمونە لەسەر نەوت و غازی قادرکەرم ئەژین کەچی سەیرەکەی خزمەت گوزاری ناوچەکانی بەو شێوەیە کە دەیبینین بەڵاو پارەشکداندا بێستە کاکاری هەمە ساڵم ڕۆ لە دانیشتنی پەرلەمانوتی 127 میلیۆن بەجارێک و 50 میلیۆن دلاریش بەجارێک کرد بۆ چەمچەماڵ تەرخانکراوە بەڵام لە بانکی کوردستان پارەکەی دواتر نازانێت چی لێهاتووە بۆ گەرمیانی 130 میلیۆن دلار کە پارەی پترۆ دلار و ئەوەیە بەس وەکو دوا پەیامەکە شتێکت بە کورتی ماوە سپاس دەکەم وەڵاهی پێویستە حکوومەتی هەرێم هەزبەر بە پرسیارەتی بکات لەسەر چۆنەڵی لە ئاست ئەم کارە ساتەیە بەڕاستی لەکە ناتوان بڵین کارە ساتی بڵین تاوانە ئەم تاوانە گەورەیە کارەسات بۆ ڕۆداوی سروشتیە لە ڕاستیە حکوومەتی هەرێم دەبێت بەرپرسیار بێت و ئیش بکات لەگەڵ بەغا و
چۆنەڵێ وەب دێگنێرێ بۆ بەغا بۆ ئەوەی بەڕاستی نەتیجەی هەبێ بەڕاست. سوپاس دەکەم کاکسم کۆ دقەیەک بۆ بەڕێز کەمتر لە دقەیەکە شتێکت ماوێ بوورە لەگەڵ نەماین سوپاس دەکەم. کاکسم کۆگەر گوێ لە ئێمە ئەگەر شتێکت مابێ زۆر بە کورتی کاتمان نەماوە. بەڵێ سوپاسان دەکەم بۆ وەرە دیارە لە کۆتایی لەگەڵ کاک سمکۆ نەمای زۆر سوپاس بۆ وەرەزان دکتۆر فەرمان زاهیر مامۆستای زانکۆ کە سوکاری ئەنفال کرا هەروە لە گەریمانەوە سمکۆ سابیر چالاکی بواری ئەنفال لە هەورێریشەوە مامۆستا عوسمان کانی کوردەی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ وێنەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.